كردم و كردستانیم افجال کرکوک بیجی کرکوکا بریندار کرکوکا دل کردستانه افجاجی ماموستابی وی هست نشتیمان پروری دناف روح و گیان خدا در باسی نوا قطابیان خوب کی چند کاره کی پیروزه ماموستا آمد محمد کو ماموستای قطابخانه خانزاده لکرکوک میوانا منه ماموستا آمد زور بخیر بی کردستان 24 لسر او دیمانانه براستی نازانم چون دستی پیب کم بلام پیش اوی دستی پیب کم به هنده گویمان لیبی که جناب چه حشرکت کرد لروجی آلا لکرکوک با ببینین پێشێکی سلااوان دەبێ سلااو لە ستافە جوانەکەتان بەڕێزی کە هەمیشە باجێ لێ بگرین هەندێک ئەو هەستە جوانت با هەندێکی ترجێ لێ بگرین لەگەڵ ئەوە ئەنجا دەست بە پرسیار دەکەم هەندێک دەنگی بدەنێ هاوڕێیان يلا جوان دیمانان لکرکوکه ماموستا آمد شانازین به توی بارس او هسته جوانه کرد پروریه نشتیمان پروریه لناو ناخ و دل و درونت هیا هموت بخشی او هسته جوانه پیشکش به مندالکان دکی لسر همان رشک پرورده دکی دمه بزانم که او دیمانانه لناو همو مدیا و سوشیال مدیای کردستان دنگی ده او هستت پیچونه دەستان خۆش بێ بەخێر بێن سڵاو لە هەموو ستافی کەناڵی کوردستان 24 کە هەمیشە دەنگی ئێمە یەگەیاندووە بە پەیامەکانمانەوە بە چالاکیەکانمانەوە تەمان ئێمە وەکو لە کەرکووکە ژین شارێکی پێکەوە ژیانە بەڵام هەر نەتەوەیە لە ئێمە مافی خۆیەتی مناڵەکانی ئاڵای خۆیان بناسن زمانی خۆیان کللتوری خۆیان ئێمەش هەروەکو هەر نەتەوەیەکی تر ئێمە هەرچەند هەوڵەدەن بمان چەوسێنن ئێمە هەوڵەدەین لە مناڵەکانمان ئەوە بچەسپێنین کە کوردن کە مافی خۆیانە سەر هەڵبڕن سەریان بڵندکەن ئاڵای خۆیان بناسنەوە ئاڵەکانیان بەرزکەنەوە ئەمڕۆ طبعاً هاتنی جەنابی وەزیر ئەمە زیاتر پێمانەڵێ بەردەوام بن کە ئەڵێ کە هەر ئەو هاتنەی تەنها بۆ مامۆستا ئامەد نەبوو بۆ هەموو مامۆستایانی کەرکووک بوو کە پێمانەڵێ بەردەوام بن من پاڵپشتانم من لێرەوە زۆر سوپاسی ئەەکەم سوپرایزێکی زۆر گەورە بوو خەڵاتێکی زۆر گەورە بوو ئێمە زۆر ئازارمان چەشتووە لە هەڵەبجەمان بینی کیمیاوی هەڵەبجە ئەمفالمان بینی من خۆم یەکێ لەو مامۆسایانم یەکەم دامەزراندنم لەسەر بەغا بوومە لە بەلەد بوومە یعنی تەنها لەبەرەوەی کوردم ئێمە وەکو کورد لە تەنانەت لە شارەکەی خۆمانیش بۆمان نەبوو دامەزرین چەند هزار کیلۆمەتر بەو لە ئێمەیان دامەزران ئێستا ئەو ئازاری ئێمە ئەمانەوێ یعنی هەمان بوو ئێستا ئێمە حکوومەتێکمان هەیە حکوومەتی کوردستان بەڕێز جەنابی دکتۆر ئالانمانەیە پاڵپشتمانە ئەم هۆنراوەیەکەوە ئێمە وتمانەوە بەڵێ مامۆستا ئامەد بەڵێ ئەو چەپکە گوڵی ئەمڕۆکە جەنابی وەزیر لە بوو جەنابتی هێنا ئەم چەپکە گوڵە تەنیایی وەزیری پەروەردە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان نییە لە بوو جەنابەت ئەم چەپکە گوڵە هەموو کوردێکی بە شەڕەف و دلسوز و نیشتیمان پەروەرە لە بوو جەنابەت هەمومان دڵمان بەوە خۆش بوو کە جەنابەت بەو شێوەیە خەڵات کرای بەڕاستی جێی شانازین و ئینشاڵڵا نمونەت زۆر بێ لەناو هەموو مامۆستایانی کورد اینجا بەڕاستی ئەو هەستە جوانە کە پێشکەش بە منداڵەکان دەکەی هەمویان لەگەڵ ئەو گورانیە کوردم و کوردستانیم لە ناو جەرگی کەرکووکە دەڵێن ئەمە کەم نییە بەڕاستی ئەو مناڵە جوانانە لەسەر ئەم هەستە نیشتیمان پەروەریە پەروەردە دەبن بەڕاستی سبەینێ دەبنە بەڕێوەبەر
دەسەڵاتی ئەم وڵاتیان بەدەستەوان ئەبێ اینجا چەند گرنگە مامۆستاکان وەکو جەنابەت لەسەر ئەم ڕێچکەیە بەردەوام بن نەت تەنیا پەروەردە و فێرکردن بەڵکو هەستی نیشتیمان پەروەریش بە منداڵەکان بدەن و فێریان کەن کە چون وڵاتی خۆیان خۆش بووێ چون ئاڵای خۆیان بناسن چون نیشتیمانیان خۆش بووێ چون ڕێز لە قوربانیدانی وڵات و باب و باپیرانمان بگرن کە تا ئەوڕوکیان دروست کردیە لۆمە زۆر ڕاستە ئێمەش ئەوە پەیامەکەمانە بەم هەموو هۆنراوە و بەم جۆش و خۆشیە ئەوە پەیامەکەمانە کە بیگەێنین هەموو مامۆستایان بتوانن بەو شێوە پەروەردەی مناڵەکان بکەن لەسەر نیشتمان پەروەری لەسەرەوەی خاکی خۆیان خۆش بوێت لەسەر ئەوەی ناسنامەی خۆیان بزانن لەسەرەوەی ئاڵای خۆیان بپارێزن بەیانی دوایانی ئەمە تەنها پەیامێ نەبوو بۆ مامۆسایان ئەمە پەیامێک بوو بۆ هەر چوار پارچێک کوردستان کە ئێمە یەک کوردستانێکی نابینە چوار بەشەوە ئەمە زۆر گرنگە مناڵانمان وەک جەنابەت ئاماژەت پێی کرد زۆر گرنگە مناڵانمان لە ئیستاوە پەروەردەیان کەین لەسەر ئەم نیشتیمان پەروەریە ئەمەیش حەزەکەم لێرەوە یەک شتێک باسکەم ئەوەی ئەو ڕۆژە کە بووە ترند ئێمە مەبەستمان ترند نەبوو مەبەستمان تەسویر نەبوو تەنانەت تا دوێنێ نەمەزانی ئەمە کێیە تەسویرەکەی کردووە نەمەزانی یعنی بەڕاستی یعنی جێگەی سەر سوورمانم بوو چونکە ئێمە دەوامی خۆمان نەبوو کاتی دەوامی خۆمان نەبوو حەزەکەم باسی ئەوە بۆ بکەم ئێمە 12 شەو خەبەرمان بۆ هات کە ئێمە بەیانی ئێمە داوامەکەمان ئەبوایە نێوەڕوان بووە شەو درەنگ 12 شەو خەبەرمان پێدرا کە ئێمە ئەبێ بڕۆین بۆ دەوام ئەوەی کردمان ئێمە ڕۆژانە من دیجەیەکە ئەبەمە ناو گۆڕەپان لەوێ دیجیان بۆ لێدەم مناڵەکان خۆیان وەک کۆنتترۆل بوونە لەسەر ئەم دیجێ و لەسەر ئەم گۆرانیانە و لەسەر ئەم هەموو من کوردم و کوردستانیم و لەسەر جۆرەها گۆرانی ئەم شێوە پەروەردەیی بێوزاییم بێ لەسەر ئەوانە بۆیە مناڵەکان چکە دەوامەکەمان کوڕان بوو داوام لیان کردوتم تەنها هێڵێکم بدەنێ بۆ ئەوەی مناڵەکان خۆمان بۆسێ ئەوەنەی کەوا هاتبوون یعنی ئەگە ببینی لە دیمەنەکە زۆر نین وەکو ئەوەی ئەمڕۆ بینیتان ئەمە بەبێ ینی پێش وەختە ئامادەکردن و بەبێ ئەوەی مناڵەکان شەڵاژان نەیان نەزانی لەکوێ بۆستن کە هاتنە ناو قوتابخانە ئەم هەموو پەیام نێرە و داوامی خۆمان نییە من بۆ ئەوەی کۆنتترۆڵیان بکەم هەر بەو حەزم کرد بە شێوەیە کۆنتترۆڵیان بکەم کە ڕۆژانە کۆنتترۆڵیانەکەم بۆیە کە لەسەر هێڵەکە وەستان و من کوردمان لێدا من ئەوەنە ئازارمان چەشتووە ئەوەنە ئازارمان چەشتووە بە من بێ هاوارێک بکەم بۆ ئەم عالەمە هاوارێک بکەم بۆ ئەم خەڵکە کە یعنی هەستی کوردایەتی ئەبێ هەبێ لە ناخی مناڵەکانمان بەڕاستی یعنی ئەمە کاری ڕۆژانم هەروایە ئەوە شتێک نەبوو کاین بۆیە شتەکە نەبوو تەسویر بوو نەبووین بەڵام ئەوەی سواز بخوا پەیامێک بوو گەیشتە خەڵک سپاس بۆ ئەمەد بەڕاستی ئەو مناڵانەش لەگەڵ تۆ ئەوە نیە ڕوحەتێکیان هەیە ئەوەنە ئێوە پێکەوە بەستراون دیارە ئەمە یەکەم جار نییە دیارە بەخشینی ئەم هەستە جوانە نیشتیمان پەروەریە کوردایەتیە بەردەوامی هەبووە و بەڕاستیش ئەم مناڵانە لەسەری پەروەردە کراون خۆ دیارە لە هەست و سووزیان لە ناخیان لە بادی لەنگویجیان چۆن بڵێ لوغەی جەستەیان هەمویان دیارە پەیامەکە وازح دەگا بەڵام مامۆستا ئامەد پرسیاری کوتاییم با ئەمە بێ مامۆستا ئامەد ناوێتە ئامەدا باکوورێ کوردستانێ ئەوجا تو کوردێکی کەرکووکی ناویشت ئامەدا ئەمە کوو بووە کێ ئەو ناوە لە جەنابەت دانایە من لە ڕاستی خەڵکی دووزم خەڵکی خورماتوو لەوێ ئافرەتێکی خەڵکی ئامەداتووە لە خورماتوو دانیشتووە کاتی خۆی ناوی منیان لەسەر ئەو ئافرەتە ناوی ئەو ئافرەتە داناوە یعنی ناومیان ناوە جاهات بەداخەوە یعنی ئەوم زۆر پێ ناخۆشە کە لە ناسنامە ئەو کاتە تەنانەت بۆمان نەبووە ناوەکە بە کوردی بنووسرێ بە شێوەی عەرەبی نووسیانە ئەمەد ئەیتر بۆیە زۆر کەس غەڵەتەکە لەو ناوە لە نووسینیشی ناوەکەی خۆم ئامەدە بە غەڵەت یعنی تەنانەت ئەو مافەمان نەبوو ناوەکەمان بە کوردیش بنووسرێ بەداخەوە یعنی ئەوە یەکێ لە ستەمەکانە کە لێمان نەکرا کێ ئەو ناوەی لێداناوی بابەت من لێرە بابم
بابم خۆ عافیکە خاڵێ خۆش بێ بەڕەحمەت بێ ئەجە چەند خۆشە من لێرەوە دووبارە بەڵێ فەرموو چۆن فەرموو قسەکە تەواوکە من لێرە دووبارە سوپاسی کەناڵەکەتان دەکەم هەمیشە چالاکیەکان منی گەیاندووە و زۆریش بە جوانی کاری لەسەری کردووە جەنابی سەرۆکی حکوومەتەکەم کە هەمیشە پاڵپشتمانە و لە دەمی داواکاریەکانمانە سوپاسی بەڕێز دکتۆر ئالانەکەم کە ئەم سوپرایزە زۆر گەورەیە و ئەم خەڵاتە گەورەی پێم بەخشی کە ئەمڕۆ خۆی ئامادە بوو طبعاً بووە سوپرایزێکی زۆر گەورە لە دوێنەوە وەک مامەوە بزانم کێیە میوانەکەم کە جەنابی بووەوە سوپرایزێکی زۆر گەورە بوو لێرەوە سوپاسی بەرپرسانی خوێندنی کوردی ئەکەم هەمویان لە مامۆستا کامەران لە بەڕێز مامۆستا ڕەئوف لە هەموو بەڕێزان بەرپرسانی خوێندنی کوردی کەرکووک کە دڵسۆزانە لە خەمخۆری خوێندنی کوردین سوپاسی هەموو دەستخۆشی و سوپاسم بۆ هەموو مامۆستایانی دڵسۆزی کەرکووک لێرە ئێوە ڕەنگە من ببینن لە پێشکامیرا ڕەنگە ڤیددیۆکانی من ببینن کە بڵاوی ئەەکەم نازانم چەند گەیشتووەتە خەڵکی بەڵام دڵنیابن هەر مامۆستایەک لێرە لە کەرکووک لە مامۆستا ئەمەد دڵسۆزترە لە مامۆستا ئەمەد لێ هاتووترە ئەوەی وا من ڕەنگە لە پێش کامیرە بێ زۆرمان هەیە وەکو سەربازی ون کارەکەن بۆ یەک خولەکێک ڕێگەیان نەداوە بایکۆت بکرێ بۆ یەک خولەکێک ڕێگەیان نەداوە کە مناڵی کورد بێبەش بێ لە خوێندن والله یعنی ئەگەر بێن ببینن لێرە چی جەنگێک ئەکرێ لە چی جەنگێکین تەنانەت لە ڕۆژانی پشوو لە کاتێک ئاوانەکانیان بڵێن مامۆستایەک نەهاتووە بەچی هەموو قوتابخانەکان وەرن تەمەشاکەن یعنی بەس مامۆستا ئامەد مەبینن من ئەوە داواتان لێ ئەەکەم وەکو میدیا بێنن ببینن هەموو قوتابخانەکان با بەس مامۆستا ئەمەد نەبێتە مامۆستا ئەمەد ڕەنگە خانە نشین بێ بەڵام ئەوانەی وا جێگرەوەی مامۆستا ئامەد زۆرن لە ناو قوتابخانەکان پێم خۆشە بێنە پێشەوە بیان بینن خۆتان وەکو میدیا بێن بیان بینن بەسەرچاویش دەکەین و پێشتریش کردومانە مامۆستا ئامەد دەزانین کە تو کورد ئەزانین دوای 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 لە کەرکووک بی چەندێک قورسە چەندێک زەحمەتە بە تایبەت لە ناو ئەوانە مامۆستایەکی جەنگاوەرێکی کوردپەروەرێکی وەکو جەنابەت بێ مامۆستابی لە کەرکووک و لە قوتابخانە کوردیەکان دەرس بدەی بەڕاستی ئێوە پێشمەرگەن ئێوە جەنگاوەرن بە ئێوە سەربلندین و شانازین بە ئێوە یەک بە یەکتان دەستان خۆش بێ ئێوە نەوەیەکی تازەی نیشتیمان پەروەردە دەکەن ئینشاءڵڵا نمونەتان هەر زۆر بێ خوا بتان پارێزێ و کوردستان هەر ئاوادان بێ زۆر سپاس دەکەم مامۆستا ئامەد محەممەد مامۆستا لە قوتابخانە خانزاد سپاسانەکەین بەخێر بێن سپاسانەکەین بەخێر بێن